سلااوان لێ بێت و ئەم کاتتان باش. دەنگۆی ئەوە هەیە کە لە قەزای ناوەندی سۆران و ناحێدیانە لە ئێستادا نرخی زەوی ڕووی لە هەڵکشانە گران بووە بەراورد بە ساڵی ڕابردوو. گفتوگۆی زیاتر لەگەڵ کاک سعدی عقاراتەکەم کە یەکێک لەو کەسانەیە دیارە لە نێو عقارات بزانم هۆکاری گرانبوونی و نرخی زەوی لە سۆران بۆچی دەگەڕێنەوە. کاک سعدی لە ئێستا دە بازاری خانوبەرەوە زەوی لە سۆران و ناحیدیانە لە چ ئاست؟ زۆر سپاس دەمەوێت ئەو پرسیارە و ئەو لێدوانم بکەمە دەرفەتێک بۆی کە خەڵکی دەرەوەی سۆرانش ئاگادارکەینەوە لەوەی کە سۆران ڕۆ شەپۆلێکی بەهێزی ئاوادانی و پێشوەسوون لە هەموو کەرت و بوارە جیاوازەکان هەنگاو دەنێ. قسەیەکە بوو کە وە بەرهێنەرێک بە ئێمەی گۆگوتی ئەگەر ئێمە ئێستا نەتوانین هەر بەو نەسەی ئەگەر ئێمە ئێستا نەتوانین سواری سەرسەری شەپۆلەکەی بین دەبی دوای سواری کلچی شەپۆلەکەی بین. ئەوە مەبەستی ئەوە بوو ئەوە قسەی وە بەرهێنەرەشیان کە ئەمە مەسەرەن ڕاوێژ و بڵێن زانیاریمان لۆ کرد و پێشنیارمان کرد بێت لە سۆران سەرمایە گوزاری بکە و بە هەمان بڵێن ئەو کەسانێک کە ئێستا دەستیان پێکردیە دەست بە بەرهێنان بکە بە تایبەتی لە کەرتی خانوبەرە. ئەو مەبەستی ئەوە بوو کە سۆران فعلەن شەپۆل و شۆڕشێکی گەورە و فراوان لە هەموو کەرتە جیاوازەکان بە تایبەتی تر لە کەرتی خانوبەرە و گەشتیاری لە سۆران لە چەند ساڵی ئێستا کە دەستی پێکرایە بەڵام لە یەک دوو ساڵی داهاتوودا بە تەواوی نیشانە و کاریگەری پرۆژەکان لەسەر ئاستی سنووری سۆران بەگشتی بەدەردەکەوێت. سادی باسیۆم لەو کە پێشتر نرخی زەویەک 200 مەتری چەند بوو و لە ئێستادا چەندی هاتۆتە سەر؟ نرخی زەوی ئەکید گران بووە ئەوە بە شێوازێکی زۆر بەرچاو گران بووە. هەر بە بڵێن نمونەیەکی بەچووک لێشێک لە کەرتەکان ساڵێک پێش ئێستا نرخی پارچە زەویەکی 200 مەتری دووجا کە تاپۆ بوو تەنها 3000 یان 3500 دلار بوو. ئێستا هەمان زەوی لە هەمان شوێن نرخی بەنزیکەی 10,000 دلارە. بەڵێ دەگوترێت لە هەندێک شوێن بۆ نمونە پێشتر کە بە 6,000 دلار بوو ئێستا 180 وەرەقە دەکات. ئەکید یعنی ئەو شوێنەی کە بە 3000 دلار بوو ئێستا بە 10,000 دلارە ئەو شوێنش کە بە 6,000 دلار بووە ئێستا بە 16,000 دلار. و ئەوە سەرەتایی با بڵێن هەستان و سەرکەوتنی نرخی زەوی و کەرتی خانوبەرەیە لە سۆران بە پێی پێشبینیەکانی ئێمە تەڵان ئەمە دەتوانین هەر پێشبینی بکەین بە پێی لێکدانەوەکانمان بە تایبەتی لەسەر ئەو پرۆسە ئاوادانەیە کە باسمان کرد پێشتر لە سۆران ئەنجام دەدرێت زۆر دڵنیابن نرخەکان زۆر بە خێرایی و زۆر بە شێوازەکی ستونی ڕۆ هەڵکشان دەڕۆن.